سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرسێکی هەستیار تیرۆرکردنی ئەفسەری ئاسایش غازی ساڵح عەلیخان کە لە نێو ماڵەکەیدا ڕێک لەم شوێنە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 5:30 خولەک بە کاتی هەولێر لێرە تیرۆر دەکرێت. هەوڵ دەدەین لەگەڵ کەسوکاری لەگەڵ ئەو کەسانەی کە شایەت حاڵن باسی ڕووداوەکەمان بۆ بکەن. چۆنێتی تیرۆرکردنی کە غازی پێشتر کێشەی هەبووە یاخودنا چێ لە پشت تیرۆرکردنی کاکە غازیەوە بووە لەگەڵمان بن. ئەمە ماڵی قوربانیەکەیە ئەوەی کە شەهید بوو کاغازی بەداخەوە ئەلێرە تاوەکو ئێستاش ئەو خوێنەی کە لە جەستەی کاغازی ڕژاوە خوێنەکە هێشتا نەشوراوە ماوەتەوە لێرە دیارە کاغازی کە گولەیەکی بەردەکەوێت هەوڵ دەدات بچێتە ژوورەوە خوێندێ هەتا دەچێتە بەردەرگای ماڵەکە ئەمە ماڵەکەیەتی کە دەرگاکەی داخراوە دیارە کاغازی هاتۆتە ئەم شوێنە پێشتر چاودێری کراوە. پێم باشە کاک دلێر بەر لەوەی ئێمە لەگەڵ کەسوکاری چیرۆکەکە باز بکەین ئەوان لە نزیکەوە چۆنێتی ڕووداوەکە بخەنە ڕوو. من دەمەوێت شوێنی جوگرافی ئەو شوێنەتان بۆ بخەمە ڕوو. ئەمە چیایە؟ چایەک لێرکوانەیە دارێکی پڕ ینی هەر خەڵکێک بێوێت لە نێو ئەو دارانە خۆی بشارێتەوە خۆی دەشارێتەوە. لەقەت ئەم چایە هەموو کەسێک دەتوانێت شتێک بکە ئەمە گوندەکەی خۆیتی کاغازی گوندی لێرە لە نێو ماڵەکەی خۆی بووە. لێرەش بە هەمان شێوەکو دەبینن چایەکی ترە دارێکی پڕ هەر کەسێک بێوێت کاری تیرۆریستی بکە یان کارێکی خراپ بکە بێوێت چاودێری کەسێک بکە بە ئاسانی بەبێ ئەوەی ینی دەربکەوێت. ئەم بەڕێزە ئامۆزای کاغازیە لە کاتی ڕووداوەکە ئەویش ماڵی هەر لێرکوانەیە باسی ڕووداوەکەمان بۆ دەکات. پێم بڵێ ڕووداوەکە چۆن بوو بەڕاست وەکو باسی لێوە دەکرێت بە قەناس کاغازی کراوەتە ئامانج؟ بەێ هەمی پێشببینی ئەوەن کو قەناسە هاتیە کوشتن هاتیە تیرۆرکردن ڕژە پێشەوی بۆ ئێڤۆر بوو ئەم هەمی تینە گوندی ئەم تین گوندی مەیە ئەم زیراعات و ئەم تینە vێرێ چۆڤە خو داینە زیراعاتێ خو تشتێ خو ڕوش ئۆڤۆ بوو مەغرە بوو دنیا وێ ڕژێ گەلای تاری بوو باران تاریتر بوو تاری بوو ئەور بوون باران بوو دنیا گەلای تاری بوو زی تاری بوو گەل هەندێ ئەم سەری بووین دەنگێ تەقی هات و دەنگی قێڕیا زارۆکە هات یەک تەقا یان زیاتر دوو تەقە حتا سێ بوون دەنگێکی زۆر دەنگێوانی قووەت بوو نە دەنگێ سیلەحێکی عادی بوو ینی وەکو کلانشکۆڤ نەبوو دەنگێکی قەوی بوو ئەمجی هەرزی هاتی نەخۆرێ دەنگی قیژیا زارۆک ئەم هاتی نەخۆرێ زانیت شتێکی ناسروشتی دێ نان نامۆ هەیە ئەم هاتی نەخۆرێ فێرێ بەرەخو دەینێ جەماعەت الخۆرێ حیمایە تەقە کرد بوو ڤیلای دەنگێ تەقیش ڤیلای هات ینی کاغازی پاسەوانیشی هەبوو حیمایە هەبوو بەێ بێ پاسەوان نەتۆ دەفێرێ دەنگێ تەقیل ڤی ڕەخیات ئەوەنشی تەقەل ڤیلایت کرد ئەم سەرکردنی پاسەوانەکان لی هات نەدەنگ زانیان ئاراستەی لەم چیایە بووە لەم چیە دەچێت لەومان لێرە بوو بەێ لەناو ئەو دارانە بەێ کوڕێوی بەر دەرگەیت کرا هەوار گوت بۆ بێ من کوشت ئەمژی هاتینە سەریمە بەرە خود ئەمی فێرەخینە و کۆغازیژی شەید غازی لێرەخین لێرە بوو بر بوو ژوور یەکسەر جانی لەدەستدایان نە ڕحتێ هەبووێ بۆش بوو یعنی مە ئینۆ بەر کرەسیارێدا حتام چوینە کۆنی ماسێژی درست بوو ینی بەر چێن دەریکرد بوو فێرێک بووش فێرە پەقی بوو قسەی پێ نەدەک قسە نەتکردن یەک قسە نەکرد بەس ئیشارەتە ینی ئەندەی تشت ئیشارەتە مەثەلەن فێرێ هوسا ئەف تشتێ وسە کوت وەکی دی یەک قسە نەکرد جا هەمی پیچ ببوو پاش شەڕە تەقەکەرەکان ئەوانەی کە کاغازیان تیرۆرکرد خۆیان ون کرد ئەوێت هاتین تەقە کردی ئەوت مدەڕەب بوون شارەزا بوون کەسی سڤیل نەبووە نه شارەزا بوون ئەف شولە دیراسەتی هاتیەکردن ئەم هەمی پێشەمبیات ژی گوندینە هەمیل گوندینە
ام وی پنجشنبه دو مال بتنه هات باش ئێستا ئەنجومەنی ئاسایش دەڵێ پەکەکە تیرۆری کردووە بله ئێوەش پێتا وایە پەکەکە تیرۆری کردووە ما ندیدن ما ندید ما کس ندید بس دنگ تقاهات و ما کس ندید بەڵام پێتا وایە کردارەکە کردارێکی تیروریه تیرۆریە ما خەڵکی سیویل ناتوانیم حتاش ینی ئەو چەکەی بەکار هاتووە چەکەکە کلانچکۆف نەبوو نه چک دنیا طاري ببو كلاشينكوف الرقي دي الوي مسافته مستحيلة اك بشت ارمان جب جابينيت الا قناصة وكابراك معترفة زيركة تدريب دار سيرفي تشتي كيشي هبو كاغازي لقد هيج كيشة نبون قال كسي نبون ابد كيشة نبون نغازي نعائلة كسي ما كيشل قال كسي نينن افشو لا تيرورية وانجام دارت بيجي حكمات بيتزان باشا پێم بڵێ چەند منداڵی لە دوای خۆی بچێت پێنج منداڵ گۆڕاک و چارکچ داواتان چێ داواکاریتان وەڵا داواما ئەوەش حکمەتێ و خینەوەی بەلۆش نەچیتن ji ber ku غازی کارمەندێ wan bû yê wan bû qismamê me bû yê aîla me bû bes yê wan bû şûl bi wan dikir heqê wî berze nebîtin ئەم گوندا یاخود ئەو ماڵێکە کە غازی لێرە پێنجشەم و جومعان پێنجشەم و هەینی لەگەڵ خێزانەکەی هاتۆتە گوندەکەی ماڵەکەی شوێنێکی استراتیژی جوگرافیە لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان یعنی ئەمە لەسەر نزیک گومرگی سەرزێڕێ نزیکە یعنی چەند کیلۆمەترێک پێم وایە 3-4 کیلۆمەتر دوورە لێرە لەبەر ئەوەی کە سەرسنوورە ناوچەیەکی حساسە هێزی تورکیا لەسەر ئەم چیانە هەیە ئێستا لەبەر چاوی منە لەسەر چیەکان ئەگە برادران دواتر دیمەنەکە بگرن لێرە وەکو باسی لێوە دەکەن هەر لەم شوێنە لە خوارەوە خاڵێکی پەکەکەی لێیە پەکەکە لەم چیانەدا چالاکی هەیە یعنی جموجۆڵی هەیە یعنی ئەمە سوای تورکیا لێرە خاڵی داناوە خاکی تورکیا و لەو لاشەوە پەکەکە جموجۆڵی هەیە لێرە ماڵەکەی کاغازی چۆن بوو ینی ئەوەی کە سوکاری باسی لێوە دەکە ئەمە ڕووبارێکە ڕووبارێک لێرێ لەو قەت ڕووبارەوە ئەوە لەو بەربوونە کە شەڕەتە قەت دروست بووە لە نێو ماڵەکەی یعنی تۆ هەتا ڕووبارەکە دەبڕی بە دوای کەسێکدا دەکەوی یارە ئەمە زەحمەتە ئەوان حیسابی تاکتیکی چۆنەتی تیرۆرکردنەکە کراوە وەکو ئێمەش دەیبینین پێم بڵێ یعنی ئەنجومەنی ئاسایش دەرێ پەکەکەیە بۆ پەکەکە غازی دەکاتە زراري لقال كيشي لقال كاس نبوه بس هبوا لقال منطقه مو باكيكاليا المنطقه هنا الباكيكاليا بيش استاجها تهديد اللي كردوها تهديد باشكره تهديد اللي كردوها بله سي بيغوتيو باكا بيغوتيو ليرا نارو برو ليرا يعني نبي نبي بلام او كغازي نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕووی ئەمنیەوە ئێرە خاچی هەرێمی کوردستانە چۆن دەکرێت هێزێکی بیانی لە نێو کوردستان بە کەسێک بڵێ کاکە بڕۆ دەرەوە والله زۆر جار تهدیری لێ کردووە هەر خانمە غازی خودێژە ڕازی بیت خانمە وەرە پێش ئێستاژیەوە نازانم تەسفیری کردووە تاڵقی فیشێکی هەر لێ هەر ماوە پێش ئێستاژی هەر پێشترژ هەر لێداوە تیرۆرکردنی هەبوو پێشترژی هەبووە بەڵێ پێشترژی هەبووە بەس باشە لێرە کاغازی کە تیرۆر کرا منداڵەکانی لەلا بوو هەموو لایرا بوون هەموو یعنی کاغازی لەبەر چەند ینی لەبەر چاوی منداڵەکانی لەبەر چەند پێش من لێرە بووم لەگەڵ بووم خاڵم لێرە بوو لەگەڵ حرسە لێرە بوو ئەم ڕوژە پێش ئەمە بێت من لێرە بوو ئەمناڵە هەموو لێرە بوون چاوی بخوارێ تیرۆر کردیە لە لای تیرۆریستان لەبەر کادر بوو نە لەبەر کێشەی نەبوو لەگەڵ کەسم کادرێکی لەبەر ئاسایش بوو بەرێ لەبەر هەندەیە پێش ئێستا هەر تهدید لێ کردووە ینی ئەو منتەقەی گوتی بڕوو لێرە لێرە نابێت داوا دەکەن ینی لایانی پەیوەندیدار دەبێ حەقی کاکە غازی بکرێتەوە نابی بە بەڵام لازم حەقی بەلاش نابێت لازم حەقی ئەو بدەن بەلاش ناڕۆیت وەکو کە سوکاری کاغازی باسی لێوە دەکەن پێشتر جارێکی دیکە هەوڵی تیرۆرکردنی دراوە بەڵام ئەم جارە لەو قەت چیایە بووە لێرە وەکو دەبینێ ئێستاش جێ ئەو فیشەکە دیارە کە پێشتر هەوڵ دراوە تیرۆر بکرێت
وەکو کە سوکارەکەی باسییان لێوە کرد دیارە پەکەکە ناڕەحەت بووە بەبوونی کاغازی وەک بەڕێوەبەری ئاسایش لە گومرگەکە دیارە ڕۆلی زۆر بوو لە ناوچەکە پێیان گوتێ کاکی برا ئێرە چۆڵ بکە باش نییە بمینەیەوە ئەوجا ئەو مەسزانەی کە پەکەکە نردوێتی کە سوکاری باسیەوە دەکە هەندێک لە ڕێی تەلەفۆنەوە بووە هەندێک لە ڕێگای خەڵکێک بۆ پێی وتووە بەزارەچی پێیان گوتووە کاکە ئێرە چۆڵ بکە دیارە ئەویش گوتوێتی کاکە من بەرپرسی ئاسایشم من نوێنەری حکوومەتم لەسەر خاچی کوردستانم معقولە من لەسەر خاکم شوێنم محەڕەمە بێ و خەڵکی بێگانە بێتە ئەم شوێنە بۆیە ئەو دیارە دەستبەرداری ئەرکەکەی خۆی نەبووە بە هیچ شێوەیەک لە کۆتادا لەم گوندە کە پێشتر ئاوەدانیەکی زۆر بوو بەر لە تیرۆرکردی ئێستا وەکو دەیبینین تەواو چۆڵ کراوە ئاوەدانی و ژیان لەو گوندە وەستاوە و کە سوکاری داوا دەکەن خوێنی کاغازی بەفیڕۆ نەچێت. کاکی برا ماندوو نەبن ئێوە دانیشتیەوە گوندن چۆن هاتوون ئێستا گوند چۆ لە چۆن ئێوە هاتوون والله ئێمە هاتوین لە ناو ملکێت خۆدا ملکێ مەیل فێرێ و تێنە ناو ملکی خۆ بەس بۆ پشتی ڕێدانی ڕاستی ئێدی زەحمەتە بهێنە فێرێ گوند هاتە بەردانێ بەرینکەوە نزیکی چۆل بووە هەمی ئاوەدانی نەما هەندای تشتای تۆدین ببین و ئەوەدانیت فێرێدا نەما و 10 ساڵەمە فێرەیە سەخ بێر کردی دەوەبارە خۆی بۆ ناوچەیەکی هێڵی سووریا بۆ شوێنێکی سەربازی بەێ شوێنێکی سەربازیە ئێستام نەوێری ناتوانین بینە لێرە ترستان ترسان هەیە باش ترستان لە چییە کاکە لە چ لە ئەو حادیسە لێرەوە دێکۆچ کوشتن لێرەوە دێکردن و پەکە هەگی هەمی تیرکەوای ئێستا ئێمە لێرین لە دۆخێکی خراپدا دۆخە گەلێکی زۆری خڕ ینی خراپە زۆر خراپە ینی حتا لە نێو ماڵی خۆمان لەسەر خاچی کوردستان ئێمە شوێنمان بووتە هێڵی سوور بووتە هێلی سۆر هەموو شوێنێک ئێستا بە تایبەت ئێرە زۆر خەتەرە ینی ئێستا ئێمە لێرەین تەواو هەموو پاش ئەم ڕووداوە ئێرە ئاوەدان دەبتەوە ناو یان دەبیست ئاسایش ئاسایش قڕاری بدات لازم تشتێک هەبیت حتا بتوانانی بینەوێرە ما خۆنی لێرە هەنم ڕز لێرە هەیە هەمی بەجێ دێلین ئێستا هەندێک تشتیمە لێرە هەیە تشتێمە لێرە هەیە دەبین و دەچینەوە خۆ ئێوە کاغازیتان دەناسی دم کەسێکی نرم بوو گەلک دلێ کەسێ نەیەلا بوو چ مشکلات گەل کەسێ نەبوو مرۆڤێکی عادی بوو ینی مخابم بوو ینی کارێکی تیرۆریە هوسات ناف ماڵاوی داد گەل عیالێویت گەل زاروکە بێتە تیرۆرکردن ڕاستی نێتە بەر لەو گوند هەموو کە سوکاریەک هەموو خزم و کەسی هەموو خزم و کەس ئێوە هەتاکو یان ناوچەکە ئارام نەبێتەوە ناتوان بینێر ئەمە یەکێکە لە براکانی کاغازی دەمانەوێت لە زاری خۆیەوە بابزانین ڕووداوەکە چۆن بووە و چ پەیامێکیشیان هەیە ئەم دوو کچە جوانەش هەردووکیان کچی کاغازین و ینی من بەڕاستی ینی بە نیگەرانیەوە دەڵێن بەداخەوە کە ئەو کاتەی بابیان تیرۆر دەکرێت لە شوێنی ڕووداوەکە دەبن حەز دەکەم هەرچەندە زەحمەتیشە ئەوان وەکو ینی کچێکی تەمەەن هەرزەکار منداڵ بەڵام بۆ ئەوەی بە ئەمانەتەوە قەزیەکە بگەینین بە ڕایگشتی حەز دەکەم باسی چۆنێتی ڕووداوەکە بکەن سەرەتا لە برایەوە دەست پێ بکەیت بەرپرس زۆرە لەو ناوچێ خەڵکێکی زۆر کار دەکات لە پۆلیس لە ئاسایش لە دام و دەستگاکانی دیکەی حکوومەت بۆچی کاغازی بەخێر بێن سەرچاو هەڵبەت کاغازی لەبەرەوە بەرپرسی ئاسایش بوو لەو منتەقەیە ئاسایش ئەو منتەقەیە دەپارێزیت و کەسێکی بەرچاو بوو ینی ناسرا بوو لە منتەقە و هەموو کات لە ژێر ڕێنمایی شوێنەکەی خۆی ئەو کارای دەکرد باشە بەڕاستی پرسیاری گرنگەوەیە هەرچەندە ئەنجومەنی ئاسایش دام و دەستگاکانی حکوومەت دەڵێن پەکەکە تیرۆری کردووە بەڕاستی پەکەکە بووە یا لەم لەولا کێشەیە گرفتێک طبعاً گومان تێدانینە پەکەکەیە 100% پەکەکەیە سەبارەت بە تاوانبارەکان چی دەڵێ تاوانبار داخوازش حکومەتە هەرێمە کوردستانی دکەم و جەنابێ سەرروکی حکومەتێ
ام باورین 100% او مهتم في بابتي گلک ما زیادتر خینا غازی هدار نچیدن چونکی غازی نبتنش مچوش ملت کرد چوش خلقی هریمی چوش حکمت هریمی چو ادبن آلای کردستان ده تیرور کرن بمشوي باشا کچە جوان تۆ لە کاتی ڕووداوە کە وەختی ڕوودا و چێبوو تو بێ دەرێ بووی بله چاوا بوو ڕوودا ڕوودا و دەمێ ئەم گوندی بووین دەستپێکی برای منەوە هەمی لێرێ بوون بەلێ پۆ یانی تشک و ئەو تشتەمانات برن پشتینگی گوتی وەرە بێدەنگی یانی چ تشنەهاتینەوە دەمێ پشتینگی سپێدێ ئەم ڕۆبین بۆ بێ منەڵمەڵە چوە سەر زێڕی هاتا ماڵێ وەرە بێدەنگ بۆ هەر و پشتینگێ بۆ مەغرب سعات 5 قوسانێ بۆ بێمە هاتە سەر تاڕمێمە بێنەوەی و گەلێک لێرێ تێتن هات دەنگێ تاڵقە هات دەنگێکی مەزن هات بەس بۆمە چڤە نەگرمە گوتمانێ کوندا تاڵقە هەر دەهۆبێ دەنگێ بۆ ئەو تاڵقەیە بۆ بابێت هەیە نزانێ پێش تێوی چ دروست بوو چ ڕوودا دەنگێ بۆ بێ من هات ئەم هەمی چونەشدار بە بچاری خۆ دیتت بۆ بێ من عردی بوو مە هەمی دیت یانی ئەم بخۆردن چوینێ چ بەسەروی هات لە عردی بوو خینەوەی هەر ڕێژ چی دەرێ لەسەر تاڕمەی لەسەر تەربە لەسەر سەرەوی دەهات یان قەلبێوی فێرە تۆ چ کرد ئەم هەمی پشتینگێ برای من چوش دەربە دەڕمێ بۆ بێ من ئینا ژوورێ دەمێ تاڕمێ بۆ بێ من ئینا ژوور بۆ بێ من تلەخۆ درێژ کرد ئەنکو دەست نیشان کرد دەمێ برای من چووی ئەوێ هەر ڕامیت کردوی ڤیۆمە هەمیە بریندار کرد برای منژی دەبۆنجە خۆینە و ئەویژە ڕامی لێ کرد باشە تو بێژە من چت بێژیە تاوانبار ئەو کەسەی تەقە لە بابێتە کرد چ بێژی نامزان چه بێژم بەس شڵە خوددا حەقە مەژی چێکە ئێمە ئێستا لە گومرگی سەر زێڕین کە لێرە ئەفسەری ئاسایش بەڕێوەبەری ئاسایشی گومرگی سەرزێر لێرە کاری دەکرد ئەمە دەواازەیەکی ئستراتیژیە لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا ئەمەی ئەو بەرمان سنووری تورکیا دەواازەی تورکیا لێرە کاکەغازی کاری کردووە ژوورەکەشی هەر لەم شوێنەیە ئێمە بە ئەنقەست هاتوونێتە دەواازەکە حەزمان کرد بزانین کاکەغازی چەند دەبێت لێرە کار دەکات پەیوەندی لەگەڵ هاوکارانی چۆم بووە پێشتر کێشەی هەبووە نەبووە لەگەڵ خەڵکی ناوچەکە پەیوەندی و هات و چۆی چۆم وە هیچ گرفتێکی لە ڕابردوودا هەبووە یاخودنا ئەم گومرگە لە ماوەی 6 مانگی ڕابردوو بە تەواوەتی داخراوە لەگەڵ سەرهەردانی ینی لە مانگی دووەتاوەکو ئێستا لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا ینی 8 مانگ دەبێت بە تەواوەتی هاتوچۆ داخراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو ڕێوشوێنە ئیداریەکان لێرە هەن هەموو شوێنەکان فەرمانگەکانی حکوومەت لە گومرگدا کار دەکەن دەچینە ژووری کاکەغازی هەوڵ دەدەین زانیاری زیاتر بوو. لە دەستپێکی کردنەوەی ئەم گومرگە استراتیژیە وەکو هاوکارانی باسی لەوە دەکەن کاغازی وەکو بەڕێوەبەری ئاسایشی گومرگەکە دەست بەکار بووە ڕۆژانە لە ڕێگەی ئەم دەرگایەوە ئەمە ژوورەکەیەتی ئێستا دەچین بەر لەوەی باسیەوە بکەم کە ڕۆژانە چۆن کاری کردووە هاوکارانی باسی لێوە دەکەن یعنی تاوەکو ئێستا دوای ڕووداوەکە تاوەکو ئێستا ئەو دەرگایە نەکراوەتەوە کە کاغازی لێرە کاری کردووە بەڕێوەبەری ئاسایشی گومرگی سەرزێڕی تاوەکو ئێستا ئەو دەرگایە بۆ هیچ کەسێک نەکراوەتەوە یەکەم جارە ئێمە وەکو تیمی کوردستان چار ئەم دەرگایە دەکەینەوە دەچینە ژوورەکەی کاغازی کاغازی لە دەستپێکی کردنەوەی گومرگەکە کە لێرە کاری کردووە بەردەوام
ڕۆژانە زۆر بە وەکو هاوکارانی باسی لەوە دەکەن زۆر مەزبوط بووە لە کارەکەی لە کاتژمێر هەشتی بەیانی وەکو خۆیان باسی لەوە دەکەن دەڵێ ینی وەکو بەڕێوەبەر تەعاملی لەگەڵ ئێمە نەکردووە وەکو هاوڕێ لەگەڵ ئێمە بووە لە کێشە و گرفتەکانی ئێمەی کۆڵیەوەتەوە لەگەڵ ئەوەشدا کاغازی کە ڕۆژانە لێرە دادەنیشت خزمەتی هاوڵاتیانی دەکرد لە خەمی ناوچەکەشدا بوو وەکو باس لێوە دەکەن بەشێک لە کێشە کۆمەڵایەتەکان کە لەو ناوچەیە سەری هەڵدەدا کاغازی خۆی تەدەخولی دەکرد. ئێوە لە گومرگ کار دەکەن ڕۆژانە کاغازیتان بینیوە لە کاتی ڕاپەڕاندنی ئەرکەکەی بەڕاستی کەسێک چۆن و کاغازی کەسێک وەک برای بۆ مرۆڤ وەخت دەست پێدات سڵاوێک واسط کرد سڵێک ڕۆحانە مرۆڤی حەجیت کرد ڕحاوی شاد وەک براوی بوومە کاغازی نەکو بەس شولێت دایرە پرێڤەت بێ شولێت منتەقەیەکی پرێڤەت بێ مشکلەکە بۆش دەرفەی یعنی کەسێکی کۆمەڵایەتی بوو یعنی لە گوندەکان کێشە بە ئەو کابرای حەلی کێشەکە گوندەکانژی هەبوو هەروی چارە سەرد کرد باشە بۆ کاغازی تیرۆرکرانی هۆکارەکە چ بوو ینی لەبەر چێ ئەو کەسە کرا ئاماژ لە بری ئەوەی هەم خەڵکێکی زۆرێ لێرە کاغازی یعنی خزمەتە یعنی کۆمەڵگەهێ و یا کارێخ و یا منطقه هەمیت کرد بەلێ یعنی بوو وەکی بژن تیرۆریستە یعنی ئەف کەسە یعنی ڤیۆڤی کەسیش نۆف وەکی بژن کۆمەڵگەیە ڕۆکەن یعنی ئۆنجی شولیوی لۆبدان ئەو کردارن تیرۆر هاتیەکردن بێ دەبەرێدا یەکەم جارە شتی وسانە بوو تشتێ واسانە بووە بچیوا بووە هەر کەسێک کورد پەروەەر بیت کورد پارێز بیت دەکەنەوە ماچ نانکەنەوە بیتەوە مۆنجاوە ینی کاغازیشوان کەس بوو سەر کوردایەتیە تاڵان هەکە کۆخۆزی نبووە چێت بۆ گەلێک شولێتە هەری بێ مخاداڕاتی سیلەحی فیرەوە بگیرە تو وەکی هافکارێکی وی چت بێژی ینی چت بێژی دەبێژی حەقاوی بستی مخۆبن کەسێت هۆسۆ ینی هەدەرچن هەروە بچن دەوێت یانی تشتێک بووی بێت ئەکە تشتێک بووی نێتەکەن بۆی ئەس دەست بۆ پێست بۆ ئەم هەمی ئەو پەکەکە وەساکرد بێگوم پەکەکە بێگومە بێ دەرێ هەنا وەنە ئەنجومەنی ئۆسەویشی ئینۆخۆرێ ناوجێت تشتێکی ڕوونە ئەنجومەنی ئۆسەویشیژی تو زۆنی بەس پەکەکە چوا دەکە ئەو کووردە ئەویش کووردە ئەو کوردانی ڕژاندنا خوێن بەدەستی ئەگەر ئەس بوو مەسەڵحێتە و بەرژەوەندیتە کۆر نەکەم دەوە کۆ غۆزی بوو بەرژەوەندیت کوردستانی کار کرد بوو کوردستانی ئۆپئان نەهەر کوردستانەمە ڕۆژ ئۆڤا بۆ شور بۆ کورد بۆ هەمی کوردە شوێنی تیرۆرکردن و چۆنێتی تیرۆرکردنی بەڕێوەبەری ئاسایشی گومرگی سەرزێڕێ کە گومرگی نێوان تورکیا و هەرێمی کوردستانە وەک ئەنجومەنی ئاسایش باسی لێوە کرد لە ڕێگای تیرۆرستانەوە تیرۆرکرا بە شێوەیەکی ڕوون و بەرچاو لەسەر زاری کەسوکاری و هاوڕێیانی خستمانە ڕوو ئەوەی کە لێرەدا گرینگە ئەم گوندەکە لە ڕابردوودا بەر لەوەی کاغازی تیرۆر بکرێت ئاوەدانی تێدا بوو ژیانی تێدا بوو وەک دەبینین ئەمانە هەموو ڕەزە بەڵام پاش ئەو ڕووداوە ئیتر ژیان لەم گوندە نەماوە بێجگە لەم گوندە ژیان لە زیاتر 300 گوندی دیکەی کوردستان نەماوە بەهۆی شەڕی پەکەکە و سوپایی تورکیا دانیشتوانی ئەو گوندانە چاویان لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها تا ڕادەیەکیش لە حکوومەتی عێراقە لەوەی کە کۆتایی بەم شەڕ و بەم جەنگە بێنن دەڵێن ئەمە خاکی کوردستانە لێرە ئاسایش هەیە پێشمەرگە هەیە هێزی کوردستان هەیە پێویست بە هێزی بێگانە وەک سوپای تورکیا و وەک پەکەکە ناکات داوای چارەسەر و کۆتایهێنان بەم دۆخە دەکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.